داوا دەکەم لە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی خەڵکی عێراق سەرتاسەری کە بچن بۆ سەر سندوقی دەنگدان و دەنگ بدەن بەو لیستەی کە خۆیان دەو لیستەی کە جێی متمانەی ئەوانە و لە چەند ساڵی ڕابردوش دەرکەوت چێ ئەو لیستەیە کە دەتوانێت گۆڕانکاری ڕیشەیی گۆڕانکاری سەرتاسەری گۆڕانکاری جددی بکە واقعانە بکە و ببێتە مای خێر و ئاشتی و ئاوەدانی لە هەرێمی کوردستان و بتوانین بودجە و موچە خۆران بگەینەوە هەرێمی کوردستان. لەبەرەوە ئێمە لە ساڵی پار پەیامێکمان بە خەڵکی هەولێرداوە خەڵکی هەولێریش بەو پەیامە پشتیوانێکی گەورەی ئێمەی کرد کەویش ڕۆژێک دادێ ئێمە هەر هەولێر وەردەگرینەوە بووە دروشمی ئەساسی ئێمە لەسەر ئەو بەڵێنەی خۆمان ماوین و لێرەشەوە دەمەوێت دووبارەی بکەمەوە بۆتان کە یەکێتی کە ئێمە وەکو شاڵاو وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە هەر لەسەر ئەو پەیامەی خۆمان پابەندین و بە پشتیوانی خەڵکی هەولێر و خەڵکی کوردستان هەولێر هەر ڕۆژێک بێ وەری دەگرینەوە بۆ خزمەتکردنی زیاتری بۆ ئەوەی بتوانین زیاتر لە هەولێر ئەو جیاوازیانەی کە هەیە ئەمڕۆ لەسەر سندوقەکان ئەو پەیامە بەڕوونی بگا بۆ هەم دۆستەکانمان هەم بۆ ئەوانەی کە خۆیان بە نەیاری ئێمە دەزان خەڵکی هەولێری خەڵکی هەولێروی دەزانی منتیقەی باداوان منتیقەی حەیسەدام منتیقەی سێتاقان منتیقەی کووران منتیقەی مامزاوە وابچین بە ینی پێیدا بگەڕێن بزانە ئەو حکوومەتە دوای ئەو هەموو ساڵەت چی بۆ شوێنانە کردووە بۆ خەڵکە فەقیر نیشانانە کردووە بۆ گەڕەکانە کردووە کە خەڵکی ئاسایی تێدا دەژی ئێمە بەڵێ لایەکەش کەش دەبینین و جێگای کەش دەبینین ئێمە قەت پێمان ناخۆش نییە خزمەتی شارێکی دێرینی وەکو هەولێر بکرێ بەڵام ئەو فەرق و جیازیە نایلین ئێمە